چەند خراپە دکتۆر ئەو وایفایە لە ماڵەوە هەیە و مەسەن هەمووی بە ئارەزوی خۆی دەتوانێت ئەی دەخۆی ئەوەی کێشەکە ئێستا کام خواردنی خۆشە تۆ حەزت لە قەلە لە قاز هەرچێکە برنجی کوردیە ئەگەر زۆر بخۆی لە حەدی طەبیعی دەرچێ مەعیدە و تێک ناچێت ئەمە ژوایە خاتون جان مۆبایل تۆ جەدوڵێکی بۆ دابنێ با سەعاتێ سەعیەکەی بکە سەعاتێک خەریکی مۆبایلەکەی بەس مۆبایلەکە چی جۆ لە گۆرانیەک دێ جۆ لە مۆسیقایەکە گرێ فێری هونەرێکە بێ جۆ لە قورئانەگرێ مەسەلەن فێری زانستەکەیە بێت چوزان شتێکەکە کە خزمەتی خۆی بکە بەڵام یە سەیری پەبجیەکە و شەڕێکە و جنێ وایە پارە لە دایک و باوکێت زێ و لێ سەنگەوە چێ یا بە کارتی پەبجی و نازان چی و یا ئەینێرێ بۆم تیکتۆکچیانەوەمانە ئەمە بە چی خازانجی تۆ هەم فێری شەڕ جنێ و سوکایەتیە بی هیچ فێر نابی و دکتۆر مەسەلەن منداڵەکە ئەوەندە مۆبایلەکەی بەدەست دایک و باوکەکەی و دیتیە ئێستا داک و بابەکە ناتوانێت ڕێگری بکات لە منداڵەکەی کە بڵێتن ئەو مۆبایلەی دانێ بەکارمێنێ دەرێ ئەتو بە خۆت بەکاردێنی بەڕاستی خاتون گیان لە پەروەدا ئێمە هەم یەگەڕێتەوە بۆ نەبوونی پەروەدا لە پەروەدا ئەڵێ مناڵەکانمان سەیری ڕەفتارمانەکەن جۆ لە قسەکانمان ناگرن کەواتە سەد جا بڵێ مۆبایل خراپە مرابە من بەدەستمەوە قیمەتی نێتەوە باوکی خۆی جگەرە کێشە مناڵەکە جگەرە کێشە جگەرە خراپە تووشی نەخۆی سەڵەتەن چێ باشە باسم قسانە بەڵام ئەی تۆ بۆی کێشی کەواتە من لە ڕێ بەرنامەکەیەوە بە دایک و باوک کەڵێم هەر شتێ ئەتەوێت لە ناو مناڵەکەتە لە ناو دەرونیا بیچێنی خۆت یەکەم جار بیکە هۆگێکم جار ڕاستگۆ لێبور دەبە ڕێزی خێزانەکە بگرە ڕێزی مناڵەکانە بگرە جیاوازی لە نێوانیانە مەکە درۆ مەکە ئەمە مەکە ئەمە زانە مناڵەکە سوکتۆ دەرسیانە ڕاستە هەندێک خێزان هەیە لەوانەیە بڵێ من چی بکەم من لە ماڵەوە ئەواکەم بەس برادری خراپیشمان هەیە ڕاستە شوێنی با بڵێن ئەتاری و ئەمانە و سۆشیال میدیا و لەوانەیە مەکتەب مامۆسایەکی توندوتیژی لێ پێیا بێ مامۆسایەکی ئاینی توندوتیژ و متەطەڕیفی لێ پێیا بێ ئەمانە هەموو ئینسان بەرەو لادانە بات بۆیە تر ژیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو زەحمەتە ڕۆ ئێمە جاران تەسەوور کە وامە نەزانی مناڵ تاپچوو بێ کێشەی زۆرە بەڵام مەسەلێکی ئینگلیزی هەیە ئەڵێ تا مناڵەکان گەورە بن مشکلەکانی لەگەڵیان گەورا بن وێ لەبنەوە دایک و باوک ئەبێ ئەو مناڵی خاتە پەروەردەیکە نەک بە خێویکە خۆ دەواجنیشم منیشک و نازانم چی بە خێوە کرێ بەڵام ئێمە زۆر دایک و باوکە مناڵەکەی بە خێوەکە ئەوەی کەوتم هەر ڕۆژێ لە دووبێ ڕۆژێ لەوێ و لە هەفتەیەکە لە مانگێکە دوو ڕۆژ لە ماڵەوە نیە و بە خێوکردنەوە پەروەردەکردن نییە ئەوە دەرەچە نەتیجەکەی باشە دکتۆر بۆ نمونە هەرزەکارێکمان هەیە و بە تایبەتی لە کچەکان ئەو شتانە زۆر ڕوو دەداتن تووشی حاڵەتێک دەبێت تووشی کێشەیەک دەبێتن باشە ئەو ناتوانێت بچێتە لای دکتۆرێکی دەرونی و ناتوانێت بە گەورەکانیشی بڵێ باشە دەمێ بپرسم ئەو گەنجە ئەو هەرزەکارە چی بکات بۆ ئەوی خۆی دەرونی خۆی چاک بکاتەوە ئەخە خۆی ئێمە دائیمە دەڵێن خۆپاراستن 1 گرام خۆپاراستن باشترە لە تەن لە چارەسەرکردن ئێمە بێ ئەو مناڵەمان بپەرسین بپارێزین تووشی ئەو بەڵایەنە بێ کە من وایفایکی حڕم نایە و لە تەنیش خۆمە لە هۆڵەکەی بوو متابعیم کرد و زانیم مناڵەکە من ئەوە خۆپاراستنە ناکەوێتە هەڵەوە بەس کە کەوتە هەڵەوە ئەو هەڵانەی کە ئەکەیە بۆ نمونە ڤیدیۆیەکی خۆی ناردووە بۆ کوڕێ ئەمە بۆ چۆن چارەسەرەکرێ ئێمە حاڵەتی کەسی وەمە نایدایکەکەیە ئەڵێ شەو لە پڕ چوومەتە ژوورەوە سەی دەکەم بەجلی نووسن و نابەجێەوە ڤیدیۆی خۆی ناردووە بۆ کوڕێک لەگەڵ قساکات و ێستا تایدی دێگا هەڕەشەی لەگەڵ ئازارجی ئەمە بۆ چارەسەر ناکرێت ئەوە بێ کەسانێکی پسپۆر هەم لەگەڵ دایک و باوکەکەیە هەم لەگەڵ حکوومەتە لەگەڵ ئاسایشە لەگەڵ لایانی پەیوەندیدارە بکەونەوە هین ئەو کەسە بانکەن و دۆدە ڤیدیۆ شتەکانی لێ بسەینەوانە بخێتە ناحی قانونیەوە ئەجی ناو هەری فیزازێکە هەڕەشەی لێکە ئەوم لەگەڵ نەکە جوونیتە دەرەوە بەرەو خراپتر دێبە ئەم ناتوانێت بەڵام ئەگەر کێشەکە ئەوە بێ مەسەن هاوڕێیەکی خراپی قسەی پێوتووە بە نەوعێکا بووە ئەبێ قەناعەت بەخۆی بکە کە هۆکار هەیە ئەم هاوڕێی ئەگەر هاوڕێکە خراپە و شەڕی پێفرۆشی لی دوورکەوێتەوە بەس ئەگەر هاوڕێکەی خراپ نییە و سەبەبەکە ئەم بووە ئەم داوای لێبدنی لێ بکە بڵێ جارێکە من نامەوە دووبارە بێتەوە یعنی بە دوای هۆکارەکە بگەڕێ من نازانم بێ کێشەکە بزانم چییە هۆکارەکانی چیە اینجا بێ هۆکارەکان کە سەبەبن چارەسەرکرێ ئەو کاتە کێشەکە چارەسەرەکرێت بەس بەداخەوە کچی ئێمە لە فەتەی ڕاهەقەیە کوڕی ئێمە ئەوەندە زانیاری و وشیاری نییە بتوانێت کێشەکانی خۆی بۆ خۆی چارەسەرکات يعني بۆ نانەگیریە ئەو بە بچووی شوێنی فعالەکات و ڕابێ ئەگەر کێشەیەکی عاتفی هەبێ لەوانەیە بە هەڵە یعنی جاری وایە هەڵە بە هەڵە چاکاتەوە من خەڵکە ناسین هاتووتە لامان کێشەی لەگەڵ دایک و باوکیە بووە نانی ماڵەکە تونند و تیژ بوون و لێیان ناو کێشە دروست وەرحاصل ئەم هاتووە هەر کەسێک داوای کردو و توێتی تر دە جەهەنەم با دەرچم
نابێت لە جەهەنەمێتی بۆ جەهەنەمێتی شووی بە یەکێک کردووە کابرایەکی تا بڵێ خراپ ینی بێویژدان عەزابی یا وێسا لە ژیان ئێوەمان باش هەر لە لای دایک و باوکودا بە وەفاتر بن دڵسۆزم بووە نابێت غەڵەت بە غەڵەت چاکەیتەوە جا لەبەرەوەمانە بەڕاستی هەرزەکە قۆناغێکی ناسکە ئەبێت دایک و باوک ئاگادار بێ ئەبێ ڕاگەیاندنەکان شتی جوانیان بەێ بەڵام تو ئەم تیکتۆک و شەڕەجنێ و سوکایەتی و ئەمی فەیسبووکەوانە وەڵاهی نازانم ئەمە کەشوهەوایەکی گونجاو نییە.